گفتوگۆ دەکەین لە سەر دوایین پەرسەرنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و ئەو دۆخەی کە بەهۆی خۆپیشاندان و ناڕزایی هاوڵاتیانەوە لە هەرێمی کوردستان تێدەپەڕێ کە تاکو ئێستا 5 کەس کوژراون و زیاتر لە 130 کەسیش بۆی خۆپیشاندانەکانەوە بریندار بوون. ئەمڕۆ لەگەڵ خاتوون نەسرین جەمال ئەندامی زیڤاتی گشتی گۆڕان گفتوگۆی ئەم بابەتە دەکەین. نەسرین خان بەخێربێیت باین باش. بەیانی ئێوە باشتر. سپاس دەکەین بەخێربێیت. ئێوە بەشێکی گشتی چۆن دەڕوانە ئەم ئاڵۆزیانی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە؟ سەرەتا زۆر سپاسی بەڕێستانەکەم. سەری ڕێزوونەوازشیش بۆ سەرجەم شەیدان و شەیدانی قەڵاتزێ و کەلار دائەنوێنین بە هیوای زوو بوونەوەی بریندارەکانین. بەداخەوە کارەساتێکی ناخۆش لە سنووری پارێزگای سلێمانی کاڵم پارێزگای سلێمانی واتە گەرمیانیش و پارێزگای هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕێنیش ئەگرێتەوە بەداخەوە بۆ ئەو شێوی و تێکەڵپژانەی کە ڕوویداوە. ئەمە خواستی هیچ کەسێک نەبووە، خواستی هیچ لایەنێکیش نەبووە، بەڵام ئەمە خەم و مەراقی پەنگ خواردووی چەند ساڵەی هاوڵاتیانی ئەم هەرێمی کوردستانەیە. سەرەتا ئێمە ئەبێ ئاماژەوە ببین ئەمە لەکوێوە دەستی پێکرد. ئەمە وەکو ئاماژەم پێە خەم و هەمی نەبوونی و بێموچەیی و بێخزمەتگوزاری هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. بەداخەوە لەمە پشکی شێر بەر حکوومەتی هەرێمی کوردستانەکەوێت کە ئەبوایە پێشتر خەمخۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان بواە. لەم هەرێمی کوردستانە چەندین قەیران هەیە. قەیرانەکان یەک بە دوای یەکە هاتووە، هەوڵ نەیرا و لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستان و لە ڕێی سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە ئەم قەیرانانە هەوڵ برێت چاک بکرێت، چاکسازیێکی بنەڕەتی بکرێت. ئەم قەیرانانە کە کۆمەڵە ئەبێ چارەسەری بۆ ناکرێ لە نەتیجە کێشە دروستە بێ، لە نەتیجە تەقینەوە دروستە بێ. ئەم کێشەیەش کە دروست بووە لە بەتایبەتی کە ئێمە باسی ئەوەکەین کێشەکان زۆرە، قەیرانەکان زۆرە، لە قەیرانی سیاسی، قەیرانی یاسایی، قەیرانی ئابووری، قەیرانی خزمەتگوزاری، قەیرانی کۆمەڵایەتی، ئەمانە هەمووی کۆکەرەوە ئەبێ چاوەڕوانی ئەوە بکەی کە وڵاتەکە چی لە بەسەر بێت. پێتەن وایە ئەمە درێژکراوەی ئێوە خۆپیشاندان و ناڕزایانەیە کە لە ساڵی 2011 هەر ئەم ناوچانی گرتەوە؟ ئەمە ئەگەر بەهاتایە و لە ساڵی 2011 هەوڵ بێرایە بۆ چاکسازیێکی بنەڕەتی، هەوڵ بێرایە داواکاریەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان جێبەجێ بکرایە، بەڕاستی هین نابوو، ینی ئاوا تەشەنەی ناکرد. لە 2011 تا ئێستا هەوڵ نەیەوە چاکسازی هیچ کاتێک کە گۆڕان چووە ناو بەشداریکرد لە حکوومەتی هەرێمی کوردستانە باسی ئەوەیان کرد کە دەبێت 4 ساڵی ئارامی بێ. بەڵێ ئێمە 2 ساڵی ئارامیمان بەڕێوە کرد. ئەم 2 ساڵە ئارامیە بۆ ئەوەی کە هەوڵ بدرێت چاکسازی بنەڕەتی بکرێ، بۆ ئەوەی کە هەوڵ بێرێ خۆشگوزارانی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان فراهەم کرێ، بەڵام بەداخەوە هیچ هەوڵێک نەیرا. یعنی ئەو هەوڵ نەیرا یان هەوڵەکان درا بەڵام سەرکەوتون هەوڵی لایەنەکان درا، بەڵام بەداخەوە سەرۆکایەتی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی گوێبیستیان نەبوون، هەوڵیان نییە. ئەمە وای لێ هات کە تۆ لەسەر ئەو هەموو داهاتی هەرێمی کوردستانە کە هەتا نەتوانرێ، ئەنی حکوومەتێک نەتوانێت موچە دابین کە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان، موچە دابین کە بۆ فەرمانبەران و بۆ مامۆستایان، بەڕاستی کەواتە ئەمە حکوومەتێکی شکست خواردووە. ینی حکوومەتێک نتوانێت ژیان بۆ خەڵک دابین کە، حکوومەتێک نتوانێت گاز دابین کە، ئێستاوە فەرمو زستانێتە پێشەوە. لێرە قەیرانێکی تر ڕۆیە، قەیرانی کەمی نەوتە کە بۆ هاوڵاتیان دابین نەکراوە. ئەی باشە حکوومەت دەبێ ئیشی چی بێت؟ کەواتە ئەمەی ئێستاکرێ هەمووی بەرامبەر حکوومەتە و حکوومەت وەکو پێویست هەڵوێستی هەبووە، دەنگی هەبووە؟ نەخێر بەداخەوە من ئێوارش باسی ئەوەم کردووە، حکوومەت تەنها بە بەیاننامەیەک هەڵوێستی خۆی دەربڕیوە، بەڵام بۆ ئێستای هەرێمی کوردستان تەنها بەیاننامەیە کیفایەت نییە. ئەبواە بە بەیاننامە نەخێر بە بەیاننامە ئەم ڕەوشە نەهادی ئەبێتەوە و نەکێشەکانی چارەسەرە بێ، بەڵام حکوومەت پێویستە لە دەستپێکی هەموو کارەکانیە کە گوێ لە هاوڵاتیان و لە مامۆستایان و فەرمانبەران بگرێت، موچە بۆ فەرمانبەران و بۆ مامۆستایان دابینکە. ئەوە خۆپیشاندانێکی هێمنانیان ڕێکخستووە و ئەم خۆپیشاندانێکی خۆڕسکی پێڵێن و دڵنیا بن کە هیچ لایەنێک لە پشتی ئەم خۆپیشاندانانەوە نییە
بەڵام تۆ لە کاتێکا بەڵام خەڵک کە لانی تر لە پشتی خۆپشان بەداخەوە ئەوە من ئەگەر ئێوە بە تایبەت ئێوە چونکە زیاتر ئەمە ئاراستە ئێوە ئەکرا بڵێ بەداخەوە ئەمە پارتی دیموکراتی کوردستان زۆر جار ئەو تومانە خەنە پاڵ لایەنەکانەوە بەڵام ئێستا سەری ڕمەکەیان بۆ بزوتنەوەی گۆڕانە لەگەڵ ئەوە کە بزوتنەوەی گۆڕان باوەڕی بە خۆپیشاندانی هێمنانە هەیە باوەڕی بە خۆپیشاندانی مەدەنیانە هەیە باوەڕی بە مافی هەموو تاکەکانی ئەم هەرێمی کوردستانە هەیە هەوڵ ئەیان لە پێناوی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە ئەوان سەری ڕمەکەیان کردوتە دیارە بۆ هەر چوار لایەنەکە بە یەکێتی و گۆڕان و کۆمەڵ و یەگرتو بەڵام بە تایبەتی ڕمە ژەهراویەکەی ڕوئەکاتە بزوتنەوەی گۆڕان کە بزوتنەوەی گۆڕان یەکێکە لەو لایەنانەی کە ئەیەوێ هێمنی و ئارامی بەرقەرابێت چونکە لە کاتی بوونی تونند و تیژی و کێشە هیچ کەسێک قازانج ناکە. نسنی خان پێم خۆش دوای کەمێک زۆر لەسەر بەیاننامەکەی ئەم شەوی مەکتەبی سیاسی پارتیش بۆستنی بەڵام تۆ باس لەوگری ئەمە درێژکراوی ئەو ناڕزایانەیە کە لە هەفتەی شوباتە هەبووە لە پێشتر هەبوو خەڵک خەموازاری هەبوو بەڵام دۆخە سیاسیەکە خۆ جیاوازیانی پێشتر بۆ نمونە ئێوە ئۆپۆزیسیۆن بوون ئێستا ئێوە سێ لانی دیکەش کە یەکێتی و دوولانی پێشی ئۆپۆزیسیۆنە کە کۆمەڵ و یەکگرتووە لە دەسەڵاتانی هۆکارەکە ئێوە ینی نەتانتوانی ئەم خەموازانی خەڵک هەیە چارەسەری کێشەکانیان بکەن و خەمەکانیان بڕەوێنەوە هۆکارەکە چییە؟ دیارە ئێمە ڕاستێ بە 4 ساڵی ڕابردوو ئۆپۆزیسیۆن بووین بەڵام کاتێک کە ئۆپۆزیسیۆن هاتووە بەشداری کردو لە حکوومەتی هەرێمی کوردستانە هاتووە بەشداری کردو لە حکوومەتێک کە ئەساسێکی ئەوتوی نەبووە تۆ ڕاستە ئێمە وەزیری دارایی بزوتنەوەی گۆڕانە وەزیری پێشمەرگە بزوتنەوەی گۆڕانە وەزیری بازرگانی گۆڕانە وەزیری ئەوقاف گۆڕانە و زائیدەن ئەو وەزارەتانی تر کە ئیراوە بە لایەنەکانی تر بەڵام تۆ هاتوویتە کابینەی هەشت هاتوویتە سەر کابینەیەکی هەڵوەشاوە هاتوویتە سەر کابینەیە کە قاسەکە بەتاڵە بەڕاستی کە قاسەکە بەتاڵ بێ هیچی پێ نەبێت ینی تۆ یەک نمونەی بەستیت بێنەوە تۆ بچیت بۆ بازار کە گیرفانە هیچی تیانەبێ ئەتوانی هیچ شتێک دابێن پێی بۆ خۆت حکوومەتی هەرێمی کوردستانیش وهایە ینی وەزارەتی مالیە چۆتە سەر قاسەیەکی بەتاڵ هیچ داهاتێکی تیان نییە ئەوەشی ئەگەرتیایە بێت بە سوتفا بەشی موچەی هاوڵاتیان پێشتان نزانی کە وایە ئەین دۆخەکە بەو جۆرەیە کە حکوومەت قاسەکەی بەتاڵە چۆن دەتوان بەو هەموو بەڵێنەوە ئێمە لە کاتێکا کە ئۆپۆزیسیۆن بوون لە کاتی بوجا لە کاتەکانی تر لە کۆبوونەکانە ئاماژەمان باوانەیەوە بەڵام کاتێک کە بەشداری ئەومان کرد بۆ ئەوەی کە هەوڵ بین کە چاکسازیە بکەین بەڕاستی هەوڵماناوە کە ئەوەی کە ئەو داهاتە زۆری کە لە هەرێمی کوردستانە هەیە بە تایبەتی داهاتی نەوت هەوڵماناوە داهاتی نەوت هەموو تاکەکانی هەرێمی کوردستان ئیسیفادەی لێ بکە هەوڵی ئەوەماناوە کە داهاتی نەوت شەفاف بێ بەڵام بەداخەوە داهاتی نەوت وەزارەتی سامانە سروشتەکان لای بەڕێز ئاشتی هەورامیە ئاشتی هەورامیش سەر بە پارتی دیموکراتی کوردستانە ئەم داهاتە کە بەرهەمیشی ئەهێن و ئەشی فرۆشن کەس نازانێ پارەکەی لێکوێیە نازانی بۆ چی بەکاریان هێناوە ئەمە کارەساتێکە کە بەڕاستی ڕووی کردوتە ئەم هەرێمە قەیرانێکی گەورەیە لەم هەرێمە اینجا بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان هاتوون قەیرانە سیاسی و یاسایەکان تێکەڵ بە قەیرانی کۆمەڵایەتی و قەیرانی ئابووری و کارە خزمەت گوزاریەکان کردو یعنی تۆ ئەگەر بێت و سەیریکەی هەم قەیرانی سیاسی و یاسایی کە بە تایبەتی مەسەلەی سەرۆکی هەرێم لەگەڵ ئەمە هەمووی ڕەبتیان کردوێتەوە بێتەوە ئەمە کارەساتە تۆ ئەمە یاسایەکی ترە یاسای سەرۆکایەتی هەرێم هەیە کە خەڵک حەقی خۆیەتی حەقی خۆیەتی هەم داوای خۆشگوزەرانی بکە هەم داوای ئەوەش کە چیتر یاساکان لە هەرێمی کوردستانە پێشێل نەکرێت لە هەرێمی کوردستانە یاسای زۆر باشەیە یاسای زۆر جوانجەیە بەڵام بەداخەوە لایەنی جێبەجێکار پێشێلیکە ئەوەی بەلایەوە مهم نەبێ جێبەجێکردنی یاساکانە یەکێ لەو یاسایانەیە یاسای سەرۆکایەتی هەرێمە کە ئەمە بۆ بە کێشەیەکی گەورە بۆ بە قەیرانێکی گەورە لە هەرێمی کوردستانە کە دەبوایە سەرۆکی هەرێم مودەکەی تەواو بووە بە پێی یاسا و بە فعلیش مودەکەی تەواو بووە دەبوایە ئەو یاسایە هەموار کرایەوە لە ناو پەرلەمانی کوردستانە هیچ لایەنێ لەم لایەنانە کێشەی لەگەڵ کەسانیە بەڵام کێشەی لەگەڵ یاساکە هەیە ئێمە ناڵێن فلان بە یا فلان نەبێت سەرۆکی هەرێم بەڵام ئێمە ئەڵێن هەموو لایەنەکان ئەڵێن دەبێت ئەم یاسایە هەموار بکرێتەوە
تاکەکانی هەرێمی کوردستانیش پێویستیان بەوەی هەیە داوای حەقی خۆیان بکەن کە یاسا سەروەر بێت لە هەرێمی کوردستانە بەڵام بەداخەوە ئەوەی کە سەروەر نەبێت لە هەرێمی کوردستانە یاساکانی هەرێمی کوردستانە. بەڵێ بینە سەر بەیاننامەکەی مەکتەبی سیاسی پارتی ئەمشەو لە بەشێکی بەیاننامەکە بازەوە دەکات کە ئەوان ئازادن لەوەی کە ئەو پەیماننامە و ڕێکەوتنامەیان هەبووە کە بۆ پێگەیاندنی حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمان ئەوان ئازادن چۆن مامەڵی پێوە دەکەن ئەمە ئاماژەیەک نییە بۆ هەڵوەشانەوەی ڕێکەوتنەکانی پێگەیاندنی حکوومەت بەیان ڕوونتر بڵێن هەڵوەشانەوەی حکوومەتی هەرێم و کابینی حکوومەت و پەرلەمان بەداخەوە ئەو بەیاننامەی پارتی دیموکراتی کوردستان ئەبوایە بەو توندیە نەبوایە و دیارە عقوبەکانیشی دیاری کردوە لای خۆیەوە بەڵام ئەبێ پارتی دیموکراتی کوردستان ئەوەش بزانێت کە ئەو ئەڵێ تاقمەکەی نەوشیروان ئەمە تاقم نییە ئەمە بزوتنەوەی گۆڕانە بە دەنگدانی خەڵک بە دەنگدانی نزیکەی 500,000 کەس ئەو 24 کورسی بەدەستهێناوە ئەم 24 کورسێ لە هەرێمی کوردستانە هەنێکی گەورەیە خەڵک پشتیوانی کردووە و بە دەنگدان و کۆوارزی جەنابتان کرد چۆتە هەرێمی کوردستانەوە ئایا ئەو چۆن ئەتوانێت لە خۆیەوە وەکو باسی ئەکا تاقمەکەی نەوشیروان مستەفا دەرکات لە ئەهین ئەبێ بە دەنگان بێت بەڵام بەداخەوە ناتوانێت پارتی ڕێکەوتنەکانی پێگەیاندنی کابینی حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمان هەڵوەشێنێتەوە ئەوان ئەم پێکهێنانە هەبووە ڕاستە کاتی خۆی بە تەنسیق ئەمە کراوە بەڵام ئایا بزوتنەوەی گۆڕان بەبێ کورسی بەبێ دەنگی خەڵکتوانی وتێ بچێتە پەرلەمانەوە ئایا بزوتنەوەی گۆڕان یا هەز لایەنێکی لەم لایەنانی کە بەشداریان کردووە بەبێ دەنگی خەڵکتوانیوانە ببن بچنە ناو مافیەوەی هەیە کابینی حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمان پارتی و مافی نیە و لایەنی براوە یەکەمەڵی وشێنێتەوە نەخێر لەبەرەوەی بە قانون و بە هەڵبژاردن بووە ئەبێ بە قانون هەڵی وەشێنێتەوە. نەسرین خان لەسەر ئەم جۆرە بەیاننامە قسە بکەن بەتایبەت لەم ڕەوشە ئێستا هەموو ئەحزابەکان بەیاننامەی خۆیان هەبوو یان هەڵوەستی خۆیان هەبوو ئەم جۆرە بەیاننامانە یان ئەم قسەیان ئەسلوبی ئەم بەیاننامانە چەند کاریگەرە بوو بۆ وەزعی ئێستا بەتایبەت بۆ هەندانی خەڵکیان بۆ تۆڕەکردنی زیاتری خەڵک ئەو بەیاننامانەی کە ئێستاهید من بەیاننامەی لایەنەکانم هەمووی خوێندۆتەوە بەیاننامەکەی پارتی دیموکراتی کوردستانیش خوێندۆتەوە بەیاننامەی هەموو لایەنەکان داوای ئەوە ئەکەن لە قوپیشاندەران لە هاوڵاتیان کە وەزعەکان هێور کرێتەوە داوایان لە ئەعلام کردووە وردەوە لە وەزعەکان هێمن کرێتەوە بۆی چیتر ڕۆڵەی خەڵک بە کوژنێری ینی ئەمە کارەساتە تۆ لە جیاتی بەرد بە گولە بەرپەرچی هاوڵاتێکی خۆ بیتەوە کە ئەمە شتێکە لە دنیا زۆر ناخۆشە زۆر نەشازە بە بەر جوابی بەرەوە بەر بە ئاو جوابی بەرەوە ناکرێت تۆ لولەی تفەنگەکە بکەیتە هاوڵاتیانەکەی ئێمە ناڵێن ئەم خۆپیشان بەڵێ ئەم خۆپیشاندانانە خۆڕسکە بەڵێ خەڵک حەقی خۆیەتی داوای مافی خۆی بکە و هەموو لایەنەکانیش ئێمە پشتیوانی خۆپیشاندانی مەدەنیانە و هێمنمان کردووە پشتیوانی ئەوە ناکەن کە تونند و تیژی هەبێت لە ناو خۆپیشاندانەکانە چونکە لە نەتیجەی هەموو تونند و تێژیەکە کارەسات ڕوەکاتە هەرێمەکەی بەڵام ئەو بەیاننامەی پارتی کە دەری کردووە بەڕاستی بەیاننامەیەکی تاوبڵێ کە زەونە بەیاننامەیەکە یعنی بۆنی خوێنی لێ بەیاننامەیەکە بۆنی نەک یعنی لە بەیاننامەکە دەرکەوتووە کە دیسانەوە هەرێمی کوردستان ئەبێ ببێتەوە بە دوو پارچە ببێتەوە هەرچەنە خۆی لەمە پێشیش دڵنیا بن هەردوو ئیدارەیی بووە بەڵام ئەمە تەسفیتێک هەردوو ئیدارەی بووە لە هەرێمی کوردستان دوو ئیدارەی بۆ بەڵێ ئەگەر بێت و سەیریکەیت سەیری ئیداری سنووری سلێمانی بکە سەیری ئیداری سنووری هەولێر و دهۆکە بەڵام ئەم جارە لە بەیاننامەکەیە و بە تایبەتی لە دەست بە سەراگرتنی کەناڵی کێنێن و NRT بەداخەوە ئەمە شتێکی زۆر نەشاز و زۆر نەشیاوە بەڵام ئەو شتانە لەوان ئەوەشێتەوە ئەمە ئەبوایە هەرچی بکردایە هەوڵی نایە دوو ئیدارەی دروست بێتەوە هەوڵ نەیە کوردستان بکات بە دوو پارچەوە لەلایەکە ئەوان باسی ئەوانە کرد کە دەوڵەتی کوردی دروست دەکەن بەڵام بەداخەوە ئێستا تۆ دەوڵەتی بەم شێوە دروست دەکرێت نەخێت دەوڵەتی کوردی بەچی دروست دەکرێت ئێستا ئەمانە پێ دوایە ئەمانەی کە ڕوویان داوام چەند ڕۆژە ماڵوێستی پارتی هەوڵێکە بۆ دوو ئیدارەی بەڵێ هەوڵێکە بۆ دوو ئیداری هەرێمی کوردستان کە ئەمە تۆ نزیکی 1500 کیلومتر زیاتر تۆ شەڕی داعشی هەیە ڕۆڵەی ئەم میلەتە بەڕەنگاربوونەوە کات لەگەڵ داعشە شەڕەکە لەگەڵ داعشە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان خۆشگوزەران بێ بۆی هەرێمی کوردستان داگیر نەکرێت بەڵام بەداخەوە تۆ ئێستا تۆ ئەیت هەرێمی کوردستانەکەی بە دوو پارچەوە ئەمە کارەساتە ئەگەر هەچ کەسێک یەک تۆز بیرکردنەوەی هەبێ بەڕاستی
ذاتی ئەوە ناکات کە هەرێمی کوردستان بکە بە دووکەرتەوە. نسرین خان زیاتر لەسەر مەسلەی نووسینگەی NRT قسە بکەن کە لە هەولێرش و لە دۆکیش ئەوە بەرامبەر ئەوان کاکە کوانکردنەوە لە جێگەڵا پێیانوت ئێوە بڕون. ئەمە کارێکی ڕاستە لە ئێستا بۆ بەرامبەر NRT شتێکی ئاوا بکرێت. وڵا سواز دیارە هەم کەناڵی NRTە و هەم کەناڵی کەیەنێنیشە. ئەوە تا نووسینگەکانی بەڕێستان لە هەولێر و لە دهۆک و نووسینگەکانی KNN لە هەولێر و لە دهۆک و لە سۆرانیش داخران. من ئەمە قەناعەتی خۆمە ئەم نووسینگانە ئەگەر زۆر مخالەفەیان کردووە، ئەگەر زۆر هین بوون یاسا هەیە، یاسای ڕۆژنامەوانی هەیە، دەبوایە ئەوان بە پێی یاسا تەعاملیان لەگەڵ ئەمانە بکردایە. ئەگەر تاوان بیانن بە محکەمە لێکۆڵێنیان لێ بکەن لە محکەمە، ئەگەر ئەوەی ئەوان ڕاست بوو ئەوە حەقی خۆیان وەرگرن و هەمومان ملکەت کە یاسا سەروەربێت لێرە بوو. ئەگەر واژ نەبوو بەڕاستی ئەمە شتێکی من ئەڵێم شتێکی زۆر عیبە کە تۆ لە پێش هەموو کەسێکە کە حکومەتی یاسا بشکێنی بە تایبەتی یاسای ڕۆژنامەوانیش. ئەمە کارەسات. بەڵێ ئێوە پێشبینی چی دەکەن؟ ئەم دۆخە ئەوە بەردەوام دەبێت یاخود پێشبینی دەکەن پەرسەندنی زیاتر بەخۆ ببینێت؟ ئێمە هیوای ئەوە خوازین تەمەنا ئەکەین کە بەڕاستی وەزعەکە ئارام بێتەوە و خۆپیشاندەرانیش ئەو دیارە لەناو هەموو خۆپیشاندەرانی تۆ ناتوانیت کۆنتترۆڵی هەمووی بکەیت، ناتوانیت دەست بەسەر هەموو خۆپیشاندانی کا بگری بڵێ تونند و تیژی نەبێ. ئێمە داواکەین لە هەموو خۆپیشاندەران کە هێمن بن، هێمنی خۆیان ڕابگرن و بە هێمنی و بە لەسەرخۆیی و بە ئارامگرتن ئەتوانن بەرهەمی هەبێت خۆپیشاندانەکە. بەڵام کار کە گەیشتە توندی تیژی هیچ بەرهەمێکی نابێ. بۆ ئێمە داواکەم من شخصی خۆم ئەتوانم بە ناوی بزوتنەوەی گۆڕانیشەوە ئەوە بڵێم داواکەین لە هەموو کەناڵی ئەلامەکان لە هەموو لایەنەکان کە بەرپرسانە تعامل بکەین لەگەڵ ئەم وەزعە بۆ ئەوەی وەزعەکان هادئ بێتەوە، چونکە تند و توژی و نائارامی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی هیچ لایەک نییە. تێکشکاندنی لایەنەکان و تێکشکاندنی هەموو هەرێمی کوردستان ئەگەیەنێ. بەڵێ نەسرین خان کۆتا پرسیارم هەر لەسەر بەیاننامەکەی پارتیە ئەوەی کە پەیوەندی بەو بەشەوەیە کە باسی لەوە کە ئەوان ئازادن لەو هاوپەیمانەتیانەی کە کردویانە پێشبینی دەکەن سەرۆکایەتی پەرلەمان و پێگەیاندنی حکوومەت بەرەو هەڵوەشانەوە بچێت؟ وڵا ئەبێت چاوەڕوان بە پێی بەیاننامەکەی پارتی دیموکراتی کوردستان ئەبێت چاوەڕوانی ئەوە بکەین ئەمڕۆ کۆمەڵی قەراری تر بێت. بەڵام چونکە ئێمە وتمان یاسا سەروەر بێت، بەڵام دیارە ئەوان پێشێلکردنی یاسای ئاتیادیە، چونکە ئەگەر بە پێی یاساکانی هەرێمی کوردستان بێ، ئەگەر بە پێی یاسای پەرلەمان بێ، ئەگەر بە پێی یاسای حکوومەتی هەرێمی کوردستان بێ، پارتی بۆی نییە هینکات ئەو ئیجراعاتانە بکە. بەڵام کە هات یاسایشکان پێی یاساکانی هەرێمی کوردستان کەواتەمە ئاماژەیەکە بۆی حکوومەتی هەرێم و کابینەی حکوومەت و سەرۆکاتی پەرلەمان هەڵبۆشێتەوە؟ من تەسەورەکەم بەڵێ، چونکە بە پێی بەیاننامەکەی پارتی دیموکراتی کوردستان ئەوە مەبەستی ئەوەیە هەم هەڵبۆشێتەوە کە هەڵبۆشە یعنی دوو ئیدارەی دروست بێت، ئەو کاتە دوو ئیدارەیەکە لە مەسلحەتی خۆیەتی لە قازانجی خۆیەتی، چونکە تا ئێستا ئەو سەرۆت و سامانی هەرێمی کوردستان کە لە ژێر دەستا بێ و کەس نازانێت چی لێ بەسەر هاتووە زیاتر دەستی بەسەر بێت. زۆر سپاس نەسرین جەمال ئەندامی جیڤاتی گشتی گۆڕان بژێتەوەی گۆڕان سپاس بۆ هاتن بۆ بەرنامەکە، جارێکی دیکەش بەخێر بێت. بەڵێ بەڕێزان